کۆبوونەوەی لیژنەی هاوبەشی نێوان کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامیە لە کەرکووک تایبەتە بە ئامادەکاریەکانی قۆناغێکی دیکەی بانگەشەی هەڵبژاردنە بۆ لیستی هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک. بەشی هەڵبژاردننی مەڵبەندەکانی یەکگرتوو کۆمەڵ ئاماژە بە هەنگاوەکانی ڕۆژانی داهاتووی بانگەشەی هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک دەکەن. بەڵێ دیارە ئێمە ئەمڕۆ لە هەردوو مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری و مەڵبەندی کەرکووکی یەکگرتووی ئیسلامی کوردستان دانیشتنی هاوبەشمان کرد. دیارە ئەمە یەکەم دانیشتنمان نییە لە زنجیرە دانیشتنیەکە، بەڵام بۆ پێنانە ناو جۆرێکی تر لە حەملە، جۆرێکی تر لە بانگەشە بۆ هاوپەیمانەکەمان هاوپەیمانی مەشخەڵ بڕیارمانداوە ئینشاءڵڵا ئاهەنگی جەماوەری بکەین و بەرەو هەنگاوی تر بڕۆین کە سەردانیکردن و گەڕانە بەناو خەڵکیە و بەناو بازار و بەناو شوێنە گشتیەکانە ئەمەیان پێویستەکە کە بەیەکەوە بیکەین بۆی کە هاوپەیمانەکەمان بەیەکەوە سەرخەین و هەردوو کاندیدی پێشەوەی لیستەکەمان بنێرین ئەنجومەنی پارێزگا. سپاس بەخوا ئەوەی کە بەدیمان کردووە تاکوی ئێستاکە کە لە سەردانیکردن و پەیوەندیکردن بە هاوڵاتیانی شاری کەرکووک و دەوروبەری ئەوەی جێی دڵخۆشیە، چونکە خەڵکەکە متمانەیەکی هەیە کە دوو حزبی ئیسلامی ئێستا لە لستێکی هاوبەشەکەناوی مەشخەڵە یەکیان گرتووە و بەرنامەی کاریان ڕێکخستووەتەوە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان ئەوەی ئەبینین بە دەموچوونێکی زۆر چاکە هەتا لەو کەسانی کە بانگراوندی ئیسلامیشیان نییە، چونکە ئەزانن ئەم دوو حزبە چەند ساڵێکە لە خزمەتی هاوڵاتیان و کەم دەرامەت و نەخۆش و بێباوکان و نازدارانە دەستی پێشکیان هەبووە و خزمەت و کارێکی چاشیان هەبووە، بۆیە ئێستاکە شیوادارین و ئەوەش بەدی ئەەکەین کە هاوڵاتیانی شاری کەرکووک ئەو متمانەیە زیاتر بدەن بە نوێنەرانی ئەم دەستە تا لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە شێوازێکی یاسایی و دەستوری مامەڵە لەگەڵ کەیسەکانی داخوازەکانی شاری کەرکووک بکەن و خزمەتیان زیاتر بکەن. کۆمەڵی دادگەری کوردستان و یەکگرتووی ئیسلامی کوردستان بە هەستکردن بە بەرپرسیارەتی نێتەوەیی و نیشتیمانی و خزمەتکردنی هاوڵاتیانی شارەکە هاوپەیمانی مەشخەڵی کەرکووکیان پێکێناوە. هەر بۆیە بەرپرسانی ئەو حزبە داوا لە هاوڵاتیان دەکەن لیستەکەیان سەر بخەن و متمانەیان پێ بدەن. بەناوی خوای بەخشندە و میهرەبان ئێمە ئەم لیستەمان پێک دروست کردووە، پەیاممان بۆ خەڵکی شاری کەرکووک بە هەموو پێکاتەکان بۆ بەتایبەتی ساحە کوردستانێکە وازانین ئێمە ئەم لیستە ئیزافەیەکی ترە بۆ لیستەکانی تر و بەدیلە بۆ لیستی دەسەڵات لە کەرکووک. ئێمە زانین لیستی دەسەڵات ئەوەی لە ڕابردووە دەنگ دراوە پێی و نوێنەریان هەبوو بۆ پەرلەمانی عێراق لەو هەڵبژاردنانی ڕابردووە نەیانتوانیوە داخوازیەکانی خەڵکی شاری کەرکووک جێبەجێ بکەن و بەتایبەتی داخوازی کورد لەم شارە. بۆیە پەیاممانەوەیە کە وەرنە سەر سنووقی دەنگ بدەن بە لیستی مەشخەڵی کەرکووک. ئێمە بەدیلی ئەو ڕابردووە خراپە و ئەو ڕابردووە هەڵەیەن کە ئەمانەی کە لە ڕابردووە کراوە. ئێمە سپاس بۆ خوای پەروەردگار لە ڕابردوودا ئەوەندەمان کردووە، ئەوەندە خزمەتی ئەو خەڵکانی خۆمانمان کردووە لە چینی هەژار و نەدار و نەبوو پشت ئەستورین بۆ خەڵکی خۆمان کە ئەتوانین پێیان بڵین دەنگمان پێ بدەن. لەبەرەوەی ئێمە لە کاتی گرتنە دەستی دەسەڵاتە هەموو هەوڵی کۆشێکمان ئەوە بووە کە بتوانین زۆرترین خزمەتی هاوڵاتیانی خۆمان بکەن بەبێ جیاوازی لە هەموو پێکاتەکان. بەڵام پێکاتی کوردی بەتایبەتی لەبەرەوەی ئێستا ئەوەی کە ئەچەوچێتەوە پێکاتی کوردیە، ئەوەی کە زوڵمی لێکرای پێکاتی کوردیە، بۆی ئومێد دەکەین ئێمە ببینە ئەو ئومێدەی کە خەڵک چاوەڕوانێتی. یەکگرتوو کۆمەڵ لە ڕابردوودا جگە لە خزمەتی هاوڵاتیان و هەژارانی شارەکە و دەستگیرۆیی بۆ کەسانی کەم دەرامەت و منداڵانی بێباوک دوو حزبی بەرپرسیار نەبوون لەو گەندەڵی و بەتاڵان بردنانەی ژێرخان و سەرخانی شارەکە لە ڕابردوودا. هەر بۆیە وەکو خۆیان دەڵێن بە شانازیەوە داوای متمانەی دەنگدەرانی شارەکە دەکەن تا بتوانن زیاتر درێژە بە خزمەتەکانیان بۆ هاوڵاتیانی کەرکووک بدەن. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.